ئێمە ئەمڕۆ لێرە وەک کۆمەڵە پارێزەر دوای ئەوەی کەەوە ئەو سەردانی سیPT کرا بۆ ئێمراڵی و لێدوانە دژبەیەکەکانی خۆمان بە ئەرکدار زانی کە لێرە ئەمڕۆ کۆبنەوەی بکەین و وەکو تیمێکی پارێزەران بۆ ئەوەی کەەوە لێدوانێک پێشکەش بە کەناڵەکان بکەنەوە لە دواییدا هەمان ئەو لێدوانە پێشکەش بەو لایەنە پەیوەنددارەکانەکەین کەەوە لە ناو لێدوانەکە ئاماژە پێکرا بوو ڕاستەکەی ئەوەی کە ئێستا لە ئارادایە ئەوەیە ئەو گۆشەگیرە توندەی کە لەسەر بەڕێز ڕێبەری گەلان بەڕێز ئۆجەلانە و بە شێوازێک کە ئەوەی بەرامبەر ڕێبەر ئۆجەلانەکرێ بەرامبەر هیچ زیدانیە نەکراوە نە ئەشکرێ و ئەمەش دژ بە هەموو بنەماکانی یاسایە بنەماکانی مافی مرۆڤە و ئەوەی ڕاستی بێ ئێمە لێرەوە ئەمانێ بەڕای گشتی بڵێن کەەوە دۆسەی ڕێبەر ئۆجەلان دۆسەی تەنها خۆی نییە وارخۆت تاوە بەستێکن بە تەنها بە کەسێکە و کەسایەتی ڕێبەر ئۆجەلا بڵکو ئەو دۆسەی گەلێکە دۆسەی نەتەوەیەکە و هەروەها بەو شێوازەش مامەڵی لەگەڵ ئەکرێ وەکو دۆسەی نەتەوەیە کە پێشەلکاریە بەرامبەر نەتەوەی کورد بە گشتی و ئێمە لێرەدا وەکو پارێزەران دووجا خۆمان بە ئەرکدار دەزانین چی وەکو کوردێک کە ئێمە داکۆکی لە ڕێبەرەکەمان بکەین کەوا خەمخۆری گەل و نەتەوەکەمانەوە خۆی بە برپرسیارداناوە خۆی کرێت ئەو ئاستەوە کە ئەمڕۆ ئەو هەموو فشار و گۆشەگیر و زیندانی و ئەشکەنجەی بەرامبەر بکرێ و لە لایەکی ترەوە دووبارە خۆمان بە ئەرکدار دەزانین کە ئێمە وەکو پارێزەران کەوا شارەزاین لە مافەکان و یاساکان ئەمڕۆ ئەوەی ئەیبینی ئەم پێشەلکارە یاسایە لە هیچ شێوەیەک نەکراوە و دژ بە هەموو بنەماکانە و لە هیچ وڵاتێک و لە هیچ جێگێک ئەمە ڕێگە پێدراو نییە بەڵام بەداخەوە ئەمڕۆ ئەیبینین بەرامبەر بە هەموو جیهان کە ئەم گۆشەگیریە و ئەم پێشەلکاری یاسایە ئەکرێ بەرامبەر بە ڕێبەرەکەمان ڕێبەری گەلان ڕێبەر ئۆجەلان بۆی ئێمە ئەمڕۆ لێرە کۆبووینەوە بۆی دەنگی خۆمان بگەێنین کەەوە ڕێبەر ئۆجەلان بەتەنیا نییە و هەڵوێستەکانمان بەردەوام ئەبێ و داوا لە هەموو کوردیش ئەکەین نەک تەنها لایەنێکیان کەسانێکی دیاریکراوە بەڵکو هەموو ئەمە ئەرکی سەرشانی هەر هەمومانە کە ئێمە بەرامبەر بەم دۆسەیە هەیە هەڵوێز بین یەکدەنگ بین بە هەموو ڕەنگەکانەوە پشتگیری لە دۆسیەکە بکەین. گۆشەگیری سەر بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان پێشێلێکی گەورەی بنەما دیموکراسیەکانە. وەک هەموو لایەک ئاگادارە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە چوارچێوەی پلانێکی نێودەوڵەتی لە 15/2/1999 لە کینیا دەستگیر کرا و ڕادەستی تورکیا کرایەوە. لەو کاتەدا سزای لە سێدارەدانی بەناحەق بەسەریدا سەپێنرا بەڵام لەبەر ئەوەی گەلی کورد لە تەواوی جیهاندا ڕۆژانە سەر شەقامەکان و فشارێکی گەورەیان خستە سەر تورکیا بە ناچاری حکومەکەیان بۆ گۆڕی بۆ زیندانی هەتاهەتایی. هەر لەو کاتەوە تاکو ئێستا گەلی کورد و گەلانی ناوچەکەش زیندانیکردن و فشار و گۆشەگیری سەر ئۆجەلان بە ناڕەوا و دژ بە دیموکراسی دەبینن. ئێمەش پێمان وایە ئەو ماوەی کە دەنگی دەگەیشتە دەرەوە و پارێزەرەکانی دەیبینی توانی ڕۆڵێکی گرنگ و ڕاستەوخۆی هەبێت لە گەشەپێدانی پرۆسەی ئاشتی لە تورکیا و چارەسەرکردنی بەشێک لە گیر و گرفتەکانی ئەو وڵاتەدا. حکوومەتی تورکیا و خودی ئەردۆغان بۆ ئەوەی دۆزی کورد بە ئاشتیانە چارەسەر نەبێت و بەردەوام کێشە دروست بکات گۆشەگیری خستۆتە سەر بەڕێز ئۆجەلان چونکە دەزانێت ئەگەر ئۆجەلان گۆشەگیر نەکرێت ڕۆڵێکی گەورە دەبینێت لە چارەسەرکردنی کێشەکانی تورکیا و ناوچەکە کە ئەمەش دژە لەگەڵ عەقڵیەتی فاشیستانی ئەردۆغان و جێرەشێوەنیەکانی دەوڵەتانی هەژمونگەرای پاڵخوازی ناوچەکە. باوەڕمان وایە ئێستا بەڕێز ئۆجەلان بە تەواوی لە دنیای دەرەوە دابڕێنراوە و ڕاگەاندنی بینراوە و بیستراوە و ڕۆژنامە گۆڤاری لێ قەدەغەکراوە و یاخود سانسۆری خراوەتە سەر تاکە هیواش ئەو سەردانەی سیPT بوو کە لە 20 بۆ 29 ئەیلولی 2022 ئەنجامدرا بەڵام ئەمانیش بێ هیچ راپۆرت و هەواڵێک ئیمراڵیان بەجێ هێشت و بەمەش گومانەکانیان زیاتر کرد و گەلی کوردیان زیاتر خستە دڵە ڕاوچێ کە ئێمە پێمان وایە ئەم ڕەفتارانەی تورکیا شەڕێکی تایبەتە بەرامبەر گەلی کوردی دەکات و ناقانونیەکی گەورە دەکات. هەر بۆیە وەک کۆمەڵێک پارێزەری خۆبەخش لە باشووری کوردستاندا داواکارین لەم لایەنانەی خوارەوە ڕۆڵی خۆیان بجێڕن. یەکەم داواکارین هەرچی زووە ڕێکخراوی سیPT تایبەت بە ئەشکەنجە لەسەر زیندانیەکان بە راپۆرتێک ڕوونکردنەوە بدات لەسەر دۆخی بەڕێز ئۆجەلان و گۆشەگیری سەری نەهێڵن چونکە ئەویش بەشێکە لە ئەشکەنجە. دووهەم داواکارین لە کۆمسیۆنی مافی مرۆڤی سەر بە نەتۆ یەکگرتووەکان لەم کەیسەدا خاوەن ڕۆڵ بن و لێپرسینەوە لەگەڵ حکومەتی تورکیا بکەن بە پێچاوانەوە کاری بێلایەنی لە کیسەکانی مافی مرۆڤ لەلایەن ئەو ڕێکخراوەوە
دەکەوێتە ژێر پرسیارەوە. سێهەم، لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی عێراق و هەرێمی کوردستان لێکۆڵینەوە لەم بابەتە بکەن و ئیدانی بکەن و ڕۆڵیان هەبێت. چوارەم، ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە جیهان و دام و دەستگاکانی تایبەت بە مافی مرۆڤ ئەم پێشێ لە زەقەی بەرامبەر بە عەبدوڵڵا ئۆجەلان دەکرێت بە ئاسایی نەبینین و چی دیکە چاوپۆشی لەم کەیسە نەکەن. خاڵی پێنجەم و کۆتایی، داواکارین لەگەلەکەمان لەم بەشەی وڵات لە بەرامبەر ئەو پێشێلکاری بەرامبەر بە ڕێبەری گەلی کورد بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان دەکرێت بێدەنگ نەبن و هەر کات پێویست بکات لەسەر شەقام بن بۆ دەربڕینی ناڕزایەتی.